ئێمە وەکو بژمێران هەرێمی کوردستان تەمان 20,000 بژمێر لە هەرێمی کوردستانە بوو 8,000 هی هەولێر بەپێی ئەو عەقدەیکەوا کرام عەقدی دوو مانگ لەگەڵ کرا ئێمە بەپێی ئەو عەقدە بووایە دەبی ئێمە پارەی هەردوو مانگەکەی وەربگرین ئێستا پارەی مانگی 11 مان وەرگرتیان پارەی مانگی 12 مان نادیارە هەم لە هەرێم و هەمشی ئێرە خۆیان لێ بێدەن کردێ و کێشەکە لە هەر لایەکە نازانین ئەمە دوو داواکاریمان هەیە داواکاری یەکەممان پێدانی موچەی مانگی 12 مانە بەپێی عەقدەکە بەپێی ئەو گرێبەستەی بڵێن کەوا کردوومان گرێبەستەکە لە هێشی 11 هەتا 12 بوو داواکاری دومان داوای دامەزراندن دەکەن ئێمە لە ژێرناوی بژمێرەوە لەبەرەوەی ئەو بژمێران بڵێنکەوا بەشداری ئەو بابەتە نەتەوەی یان کردی هەموو دەرچووی دانەمەزراون هەموو دەرچووی دانەمەزراون و دەمانەوێت لە ڕێگەی ئەو کەناڵانی بەڕێستاوان داواکەی خۆمان بگەێنین دامە بماسرێنین تا چ بە عەقدبی یان بە گرێبەست قسەمان لەگەڵیان کردووە و هیچ شتێکی ئەوهامان پێ ناڵێن یعنی کە تەمیناتیبی لە بۆ خۆمان کە داواکارەکەمان جێبەجێ بکرێ هەمووی دەڵێ بچنە عێراق و عادی عێراق و عێراقش بە حکم ئەوەی ئێستا خەڵیشی هەڵبژاردن و شتە هەموو شتێکی ڕاگرێتە تا 2026